سڵاو لە خۆتان قوربان بەخێر بێن لە کەناڵە جوانەکەتان پایتەخت. سپاس دەکەم. بەڕێز لەکوێ هاتی بۆ سێکردنی یاری نەورۆز؟ نەبیتە شتەکەم بەخۆم چەند ڕۆژەکە لە سلێمانیمە بەس بە تایبەت هاتیمە ئەوڕۆ یعنی پاڵپشتی یانەی نەورۆز بکەم لەو ساعە جوانەی بەڕاستی. بەتایبەت لە هەولێرە بۆ سێکردنی یاری نەورۆز هاتووی؟ وڵای نارێم ئەمن نەبیتە شتەکە من چەند ڕۆژەکە لە سلێمانیمە بەس ئەوڕۆ بە تایبەتی هاتی مێرانە لە بەخاتری پشتگیریکردنی یانەی نەورۆزی گۆڵ. چەند ساڵە بەڕێز هاندەری نەورۆزی؟ وڵای ئەمن بەڕاستی یانە بەڕاستی هەڵبژاردەی هەولێرم زۆر خۆش دەوێ من نادی هەولێر بەڵام لە پاش ئەو مۆزوعی کە نادی نەورۆز بە سریاتە لە بەخاترەوەی هاتیمە ئەوڕۆ وەکو خۆم پشتگیری یانەی نەورۆز بکەم بەڕاستی. لێرەوە چۆن پشتگیریان دەکەیت؟ وڵی ئەوجا بە سەپرێدان ئیشاڵە دەباتەوە دەوەچی خۆمانە داواری برن لە دەوەچی دەکەین بەڵام نەورۆز شەشی بەساعتی دەبێ هەمومان پشتی نەورۆز بین بەڕاستی بەدڵ و بەجیان. پێشبینی چییە بۆ یاریەکە؟ ئیشاڵە دوو بە هیچ نەورۆز دەباتەوە. نەورۆز تۆ چی دەگەیەنێت؟ نەورۆز نادیەکە هەموو گەنجانی سلێمانی دڵخۆش کردیە بەڕاستی هەموو گەنج چۆن ئەتو داوەت و داوەتکاری ناو ئەوانەی خۆمان هەیە مەسەرەن خزمەتی داوەت دەکەی دێن یەکدی دەبینین ئاشنا دەبین بە یەکدی لەبەر ئەو فەیسبوک و سوۆشال میدیا بەڕاستی زۆر مۆزوعی تێکدایە بەڵام لەخوای بەزیادبی هزارەی ئەوها گەمەچی نەورۆز دەبی هەموو گەنجەکان هەموو برادران لێرە کۆ دەبینەوە یەکدی دەبینین زۆر زۆر خۆشحاڵم خۆشە چاویان ماز دەکەم دەستی یەکەیەکەیان ماز دەکەم سوپاسی مامۆستا فاخر هەریری دەکەم سوپاس کاک مەساری دەکەم سوپاسی ئەوەی دەکەم کە 250 لە بۆ یانەی نەورۆز دانایە بەڕاستی و داباش لە دەوڵەمەندەکانی شاری سلێمانی دەکەم نازم پارەتان لۆ چییە ئەگە ئەوڕۆ کاکە دوڕۆژکە دەمری یعنی ئەگە ئەوڕۆ لە ئەو نادیێت یعنی وەرزش یعنی دنیا ئەگە بتەوێت خۆت بە دنیا بناسێنی یعنی وەرزش بەخوای گەوراگانەوەیشتە خۆت بە دنیا ناناسێنی کاکە وەرزش دنیای داگیر کردووە داوا لە دەوڵەمەندەکانی شاری سلێمانی دەکەم ئەوە بێدەنگ نەبن بەڕاستی بێنە سەرخەت لۆ یانەی نەورۆز چکە لە ئێستادا یانەی نەورۆز زۆر پێویستی باوکاریە.